هێزێکی سەربازی ژنان سەر بە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی ساڵ و نیوە کە بەشداری چەندین شەڕیان کردووە دژ بە هێزەکانی چەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش تا ئێستش لە ڕاهێنانی بەردەوامدان بۆ شەڕەکانی داهاتووی ئەو گروپە. لەگەڵ دەستپێکردنی شەر داعشە ئێمە ئەو کاتە لەسەر یەکەی 106 بووین دڵنیا بە یەکەکەی ئێمە لیواکەمان چووە بەشیر و ئێمەش بە دەر نەبووین لەگەڵ ئەوانە بەتایبەتی ئەو ڕۆژەکە یەکەم جار بە بەشداریمان کرد لیواکەمان لە شەڕابوو یەکسەر ئێمە شەو سەعات 12 شەو بوو دۆشکەمان بردووەتە ئەوێ قەناسمان بردووە فەوجەکەمان جوڵانە چوینە تووشان بەشانی برا پێشمەرگەکانمان لەو شەڕا بەشداریمان کردووە. لە شەڕەکانیاندا دژ بە داعش هاوشانی پیاوانی پێشمەرگە جەنگاون و قوربانیان داوە. پاییزی ڕابردوو کەسێکیان بە پلەی نەقیب لە شەڕدا گیانی لەدەستدا و ئێستا شوێنەکەی لەناو فەرماندەییەکەدا هەڵواسراوە. هەروەها چەند پێشمەرگەیەکیشیان بریندار بوون کە هەندێکیان بەهۆی بۆمبی چێنراوە بۆ لەبەرەکانی جەنگدا. لە کاتی کشەکە پێویستەکە ئەچنە جەبەکان لە پێشەوە لەگەڵ پێشمەرگەکان ماوەیەکی زۆر مەقڕی ئەمامیان لە داقۆ بوو لە منطقەی داقۆ بوو ماوەیەک لە خواری کەرکووک بوو. فەرماندەیی گشتی هێزەکانی پێشمەرگە لە سنووری سلەیمانی و کەرکووک کە بە هێزەکانی هەفتان ناسراوە ئاسایشی بارەگا سەرەکیەکەی لەلایەن هێزەکانی ژنانەوە دەپارێزرێت. هێزی پێشمەرگەی ژنان وەکو پێشمەرگەی پیاوان ڕغبەتێکی زۆریان هەیە بۆ دیفاع لە خاڵ و نیشتیمانی خۆی بۆیە کچمان زۆر هەیە دێخۆی وەکو ئەگەر جێش نەبێرە نافەوجەکە و خۆ بەخش دێ لەگەڵمان بەشداری شەڕەکانەکە ئاگا دێبێ نیشان بگرە. هەرچەندە داعش وەکو هێزێکی درندە و خوێن ڕێژ ناسراوە لە ناوچەکەدا بەڵام حەزی ئەم پێشمەرگە ژنانە بۆ شەڕی داعش ئازایەتی زۆری پێوە دیارە هەروەک فەرماندەکانیان خۆیان باسییان دەکەن. کاتێک کە تەقینەوە بوو کاتێکە ئێمە پارچی ئەبوو ناسبەکان هات بە سەرمانە ئەو هەجومێکی زۆر گەورە بوو لە ئەبوو نەجم هەنگاوی پێشمەرگەی ژنەکان پێشمەرگەی پیاوەکانەکەون. هەموو کاتێک سرم پێوە نییە کە یەکەم کەس بمیان ئاخی کەس بم بەردەوام حەزم لە بەرەی پێشەوە چکم ئەو ئەرکێکی نیشتیمانیە. ژنانی پێشمەرگە لە ڕابردوودا بەشداری چەندین شەڕیان کردووە وە خۆیان ئاماژەیان پێکرد دواترینیان ئازادکردنەوەی ناوچەکانی باشووری کەرکووک بووە لە دەست چەکدارانی داعش. ژیار محەممەد دەنگی ئەمریکا فەرماندەی گشتی هێزەکانی